ئەمە ئەو ڕۆژەیە کە خەڵک سیاست و کارنامەی کاندیدەکانی کۆماری دیموکراتەکان هەڵەبژێرێت و دەنگەکەی دەکاتە سندوقەکانەوە. ئیتر ڕوون نییە ئاکامەکانی ئەم دەنگدانە کۆتایی بەو مشتومرە سیاسی نێوان دیموکرات و کۆماریەکان دێنێت؟ بەڵێ لەو بڕوایەدام دەنگەکەم زۆر واتە دەگەیەنێت بە تایبەتی لە وڵاتێکی کاپیتالیزمدا. دەنگەکەم نرخی خۆی هەیە و دەنگ بە بژارەکانم دەدەم و گۆڕانکاری دروست دەکەم. ئەگەر دەنگ نەدەین ئیدی بۆت نییە بپرسیت چی بەسەر وڵاتەکەدا هاتووە. بەم بەیانیە زوو هاتووم تا دەنگ بدەم و گۆڕانکاری دروست بکەم. هەڵبژاردننی نیوەی خولی سەرۆکایەتی کە بە مێتێرم ناسراوە ڕەنگ و ڕوخساری ئەندامانی کۆنگرێس و بەشێک لە سیناتۆرەکان دەگۆڕێت. ئیتر سەرۆکی ئەمریکاش چاوی لەو هەڵبژاردنەیە، چونکە هیچ بڕیارێکی سەرۆکی ئەمریکا بێ ڕەزامەندی ئەنجومەنی نوێنەران تێپەڕ نابێت. مافمان هەیە دەنگ بدەین بۆ ئەو کەسانەی کە نوێنەراتیمان دەکەن. ئەم هەڵبژاردنە زۆر گرینگە، بە تایبەتی لەبەر ئەو گۆڕانکاریانەی چەند ساڵێکە لە ئەمریکا هاتوونە پێش. نرخی هەموو شت بەرز بووتەوە. لە شوێنێکی سەوزە و میوەفرۆشتن بووم، باوەڕ ناکەی چ گرانیەکە. دەبێت بەرپرسانێک هەڵبژێرین کە لە خەمی خەڵکی ئەمریکا و ئابووری ئەمریکادا بن. For us as individuals, as Americans, and be concerned about our country, protecting our country. ئەمریکیەکان لە هەموو هەڵبژاردنێکدا چاویان لەسەر کۆمەڵێ بواری جیاوازەیە. دیارترینیان بواری ئابووری و ئازادیەکان و ئاسایشی ئەمریکا. ئیدی کەس بێبەرنامە دەنگ نادات. لەبەر ئەوەی ئەوە بەرپرسیارەتی منە و مافی خۆم پیادە دەکەم و دەنگمدا. ئەوە نهێنیە پێت ناڵێم دەنگم بە کێداوە. لەم هەڵبژاردنە 435 کورسی ئەنجومەنی نوێنەران چاوەڕوانی پڕبوونەوەیە. هەروەها 34 ئەندامی ئەنجومەنی پیرانیش لە 100 ئەندامەکە هەڵەبژێرێتەوە. ئەوە جگەلەوەی لە کۆی 50 ویلایەتی ئەمریکا 36 فەرمانڕەوا هەڵدەبژێرێتەوە. ڕەنگە هەر ئەمڕۆ ئاکامەکانی هەڵبژاردنەکانی ئەمریکا ڕابگەێنرێت، بەڵام بە دەرکەوتنی ئەنجامەکانی هەڵبژاردن ئایا کۆتایی بەو مشتومرە سیاسی نێوان دیموکرات و کۆماریەکان دێنێت؟ لە وڵاتێکی کاریگەری دنیا وەک زۆرێک لە ئاگانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن هیچ کات ئەمریکا بە هێندی ئەم سەردەما دابەش نەبووە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا ویلایەتی ڤێرجینیا